بە هیوای کاتەکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی گەیشتمە لاپەڕا ١٧ لاپەڕا ١07 دەربارەی ڕاهێنان و شیکاری پرسیارەکان بۆ هەر وێنەیەک ژمارەیەکی کەردداری گونجاو بنووسە. تەماشای وێنەکەی دەکەم بزانم چەند ژمارەی تەواوم هەیە و کەرتەکەش چەندە. لێرە 3 ژمارەی تەواوم هەیە چونکە هەمووی ڕەنگ کرایە، کەواتە دەنووسم 3 تەواو، پاشان تەماشای ئێرە دەکەم چەند بەشی ڕەنگ کرایە، 3 بەش لە 8 بەش ڕەنگ کرایە، واتە 3 8 1 3 و 3 8 1 3 لە 8. پرسیاری 11 2 تەواو، 2 ژمارەی تەواو و 2 بەش ڕەنگ کرایە لە 3 بەش، چونکە لێرە 3 بەشە 2 ڕەنگ کرایە، واتە 2 2 3 1. پرسیاری 12 4 ژمارەی تەواو و 1 چارێک، 1 بەش ڕەنگ کرایە لە 4 بەش، 1 چارێک. ئەوە تەواو بووم لەو پرسیارانە. دێمە لای کەرتەکە لەسەر شێوەی ژمارەی کەرددار بنووسە و دەتوانی شێوەکەش بکێشی ئەگەر بمەوێ. پرسیاری 13 5 دابەش 2 دابەشی دەکەم لێرە 5 دابەش 2 2 تەواو، 2 جاران 2 4 1 دەمینێتەوە 1 لە 2 واتە 2 نیو. 5 دابەش 2 دەکاتە 2 نیو. پرسیاری 14 10 دابەش 3 یەکسانە بە 3 تەواو، 1 دەمینێتەوە واتە 3 1 3 و 3 1. پرسیاری 15 10 دابەش 8 دەکاتە 1 دەمینێتەوە 2 8 1 2 لە 8. ئەگەر بمەوێت 2 لە 8یش بە سادەترین شێوە بنووسم دەنووسم 1 لە 4 1 و چارێکک، هەردووچی هەر ڕاستە. پرسیاری 16 15 دابەش 4 3 تەواو، 3 جاران 4 12 15 12 لێ بڕوە 3 دەمینێتەوە واتە 3 چارێک، 3 و 3 چارێک. پرسیاری 17 10 دابەش 6 یەکسانە بە 1 یەکی تەواو، 4 دەمینێتەوە 4 لە 6. ئەگەر نەمەوێ بنووسم 4 لە 6 دەتوانم بنووسم 2 لە 3 2 بەش لە 3 بەش یان 4 بەش لە 6 بەش، هەر یەک شتە. پرسیاری 18 21 دابەش 8 2 تەواو، چونکە 2 جاران 8 دەکا 16 21یش 16ی لێ بڕوە دەکاتە 5 لە 8 2 5 8 1. پرسیاری 19 دابەش 3 دەکاتە 6 تەواو، 6 جاران 3 18 واتە 1 3 1 6 و 3 1. پرسیاری 20 29 25 دابەش 9 2 تەواو، 2 جاران 9 18 25 18ی لێ بڕوە دەمینێتەوە 7 لە 9 7 بەش لە 9 یان 7 9 1. ئەوە نووسینی ژمارەی کەرددار واتە ژمارەی تێکەڵاو لە ژمارەی تەواو و لە کەرت هەردوو لا. ئێستا بێمە لای بەراوردکردنی کەرت کە هەست دەکەم ئیشەکی ئاسان نییە. بەراوردکردنی کەرت دەبی زۆر زۆر بیرکردنەوەی پێویستە بە تایبەتی هەندێک کەرت. لەما بینی ئەو کەرتانە هێمای کەمترە لە زۆرترە لە یان یەکسانە بە دەنووسم. پرسیاری 21 لێرە بێگومان ڕێگا زۆرە بۆ بەراوردکردنی کەرتەکان، هەر جارەی ڕێگایەک ئاسانترە لە ڕێگایەکی دیکە.
یەک لە ڕێگایەکان ئەوەیە ژێرەکەی کەرتەکان یەک بکەمە یەک شت هەتا بتوانم بەراورد بکەم کە ژێرەکەیان یەک بوو تەماشای سەرەکەی بکەم کامە سەرەی گەورەتربی ئەو کەرتە گەورەترە کەواتە لە پرسیاری 21 دەتوانم کەرتی یەکەم دەدا بە 6 وەکو خۆی بهێڵمەوە کەرتی دووەم 3/2 ژێرەکەی بکەمە 6 کو ئەگەرە من هاتوو سەرە و ژێرم جارانی سێی کرد دەبیتە 6 ژێرەکە کە جارانی سێی دەکەم 3/2 کەرتەکە دەگۆڕێ دەبیتە 9/6 کەواتە دەنووسم لە جیاتی 9/6 ئێستا 10/6 و 9/6 ژێرەکەیان یەکە چونکە سەرەی کەرتی یەکەم گەورەترە لە 9 کەواتە کەرتی یەکەم گەورەترە لە کەرتی دووەم کەرتی یەکەمە بەستم ئەوەی لە لای ڕاستە کەرتی لای ڕاست گەورەترە هێمایەکەش ئەوە هێمایی گەورەترە پرسیاری 22 13/5 یان 5/2 لێرە ئاسانترین ڕێڕەنگە ئەوە بی کەرتی یەکەم و دووەم هەردووچیان جارانی ژمارەک بکەم کە هەردوو کەرتەکان ژێرەکەیان ببیتە 10 کەرتی یەکەم لە لای ڕاست جارانی دووی بکەم 5/2 کەرتی لای چەپیش سەرە و ژێرە جارانی 5 بکەم 2 جاران 5 ئەو جەدوایە بەراورد بکەم کەواتە کەرتی لای ڕاست 13/5 کە سەرە و ژێرەی جارانی دووی دەکەم دەبیتە 26/10 کەرتی لای چەپ 5/2 کە جارانی 5 دەکەم دەبیتە 25/10 ئێستا بەراوردکردن زۆر ئاسانە 26/10 گەورەترە لە 25/10 واتە کەرتی لای ڕاست گەورەترە 13/5 گەورەترە پرسیاری 23 15/4 25/9 25/9 لێرە ئەمن هەم بوو کردیە 2 و 7 لە 9 ئێستا لێرە تەنیا ئەمن لێرە ژێرەکانیان ڕێک ناخەم چونکە هەز دەکەم ژمارەکەی سەرەوە زۆر گەورە دەبی ئاسان نییە جارانکردن لێرە لەبەر هەندێ کەرتەکان دەینم دەیان کەمە کەرتەچی تێکەڵیان کەرتدار ژمارەی کەرتدار 25/9 کەرتی لای چەپ دەکاتە 2 7/9 ئێستا تەنیا 15/4 بزانم ئەو دەکاتە چەند بە کەرتدار 15/4 دەکەم 15/4 دەکات 3 چونکە 3 جاران 4 دەکات 12 15 لێ بڕوە 3 دەمینێتەوە 3 چارێک چونکە ئەمن 15/4 3 تەواوە 25/9 2 تەواوە یەکسەر دەزانم 3 تەواو گەورەترە لە 2 تەواو ئەوە زانی پرسیاری 24 17/8 لەگەڵ 22/7 لێرە هەردووچیان دابەشەکەی ئەنجام دەدەم دەیکەمە ژمارەی کەرتدار بزانم کوبی کەمە ژمارەیەکی کەرتدار 17/8 دابەشم کرد 2 تەواو 8 1 لە 8 22/7 ئەویش کردیە 3 تەواو کەواتە یەکسەر دەزانم 3 ژمارەی تەواو گەورەتر لە 2 ژمارەی تەواو کەواتە 22/7 گەورەترە 22/7 گەورەترە نووسیتم 17/8 بچووکترە لە 22/7 پرسیاری 25 دیسان لێرەش دەبی بچم دابەشەکەی ئەنجام بدەم 10/8 کردیا 1 و چارەکێک 5 لە 3 کردیا 1 و 2 سەیەک
هەردووچیان یەکن ژمارەی تەواو، دوو سێیەکیش گەورەترە لە چارێکە کەواتە 5/3 گەورەترە. 5/3 گەورەترە. نووسیتم 10/8 بچووکترە. پرسیاری 26 شەشی تەواوم هەیە پاشان 37 بەسەر 7 شەشی تەواوەکەی وەکو خۆی دەهێڵمەوە تەنیا 37/7 دابەشی دەکەم. 37 چەند هەفتەیە لە 37 پێنجی تەواو هەیە یەکسەر کەزانین پێنجی تەواو هەیە لەگەڵ شەشەکەی بەراورد دەکەم بێگومان 6 گەورەترە لە پێنجی تەواو. شەشی تەواو گەورەتر لە پێنجی تەواو کەواتە هێمای گەورەترە لە بێمە لای پرسیاری 27 19/3 یان 19/2 بێگومان 19/3 گچکەترە چونکە سەریان یەکە ژێرەکە هەتا گەورەبی کەرتەکە هەمووی گچکەیە. پرسیاری 28 لێرە زۆر ئاسانە بەراوردکردن. یەک لە ژمارەکان 3 تەواوە ئەویدی 6 تەواوە بێگومان 6 تەواو زۆر گەورەترە لە 3 تەواو. لە 29 4 هەردووچیان چارن یەکەچیان سەیەکە یەکیان 2/6 بەڵام 2 لە 6 دەتوانم کورتی کەمەوە بیکەمە 1/3 هەردوو سەرە و ژێرەی دابەشی 2 بکەم. کە دابەشی 2 دەکەم 2/6 دەبیتە 1/3 کەواتە هەردوو کەرتەکان یەکسانن کەس لە کەس گەورەتر نییە. ئەوە دەربارەی کەرت و دەربارەی بەراوردکردن کە هەز دەکەم ئیشەکی ئاسان نییە دەبی زۆر ئاگامان لە کەرتەکان بی کامەیان لە کامەیان گەورەترە بەڵام بەڕاهێنان فێر دەبین کامەی گەورەترە. ئێستا هاتمە لای وێنەکەی بەرامبەر بەکاربینە بۆ شیکاری ڕاهێنانی 30 هەتا 34. پرسیاری 30 کەرتێک بنووسە کە بە شاڕەنگ کراوەکە بنوێنێ لە شێوەی 3. ئەگەر ئێرە شێوەی یەکەم بی ئەوە شێوەی دووەم بی مەبەستی ئەو شێوەیە شێوەی 3. کەرتە چی بنووسم؟ چەند ڕەنگ کرایە؟ بەخۆی هەمووی 6 بەشە 5 بەش لە 6 بەش ڕەنگ کرایە. پرسیاری 31 چەند شێوەی ڕەنگکراو بە تەواوی لە وێنەکە هەیە؟ تەنیا 2 شێوەی ڕەنگکراو بە تەواوی هەیە واتە 2. وەڵامەکە 2. پرسیاری 32 ئەو کەرت و ژمارە کەردارە چین کە وێنەکە دەنوێنن هەموو وێنەکە کوو دەینووسم 2 ژمارەی تەواو و 5/6 هەمووی ئەو های دەنووسم. پرسیاری 33 دەبێت چی لە وێنەکە بکەی بۆ ئەوەی ژمارە 3 بنوێنێ؟ زۆر ئاسانە وێنەکەی هەموو ڕەنگ دەکەم کەواتە وێنەکەی کوو ڕەنگ دەکەم 1 بەشمای ڕەنگ بکرێ ئەویش ڕەنجی دەکەم بە هەمان ڕەنجی کە ڕەنگ کرایە. ئەوجە ئێستا ژمارە 3 دەتوانم بنووسم 3 تەواو. ئەوەش تەواو بوو. بێمە لای پرسیاری 34 چۆن دەتوانی نمونەکە بگۆڕی هەتا ببیتە 1/4/6 1/4/6 واتە وێنەکەی کوو دروست دەکەی. وێنەکەی ئەوها دروست دەکەم 1 لە وێنەکان بە تەواوی ڕەنگ دەکەم کە دەبیتە 1 تەواو. وێنەکەی دیکە کە 6 بەشە تەنیا 4 بەشی لێ ڕەنگ دەکەم 2 بەشی دەهێڵمەوە ئەو هاوێنەکەی دەچێشم هەرچەندە ئەمن ڕەنگکردنەکانم لەو باشانە نییە خوێندکاری ژیر ببورن بەڵام هەر ئەوەندەم پێ دەکرێ بەو پرۆگرامانە.
ئەوها 1 و 4 بە 6 ئەوها ڕەنجی دەکەم. پرسیاری 35 شوشەیەکی شیر 8 کوب شیر دەگرێ. ناسکە پێویستی بە 24 کوب شیر هەیە بۆ دروستکردنی کێک. دەبی چەند شوشە شیری تر بکڕێ. شیری تر بکڕێ لۆ هەیتی شیر هیچ شوشەیەکی هەیە. شوشەیەکی شیر 8 کوب شیر دەگرێ. نازان مەبەستی شیری تر چییە. دەبوایە نووسرا بە چەند شوشە شیری پێویستە. ئەگەر وابی 24 دەینم دابەشی 8 دەکەم. هەروەکو ئەوەی وایە شوشە شیرەکی هەبی ناسکە لە ماڵێ. هەر کۆچی هەبی 24 دابەش 8 دەکاتە 3 شوشەی پێویستە ناسکە. ئەوجا ئەگەر 1 شوشەی هەبی 2 دیکە دەکڕی. ئەگەر هیچی نەبی دەبی 3 بکڕی. ئەگەر 2 شوشەی هەبی 1 دەکڕی. پرسیارەکە زۆر باش نییە بەداخەوە. پرسیاری 36 کارزان نیو پەرداخ شەربەتی خواردەوە. بۆتان 3 چارەک پەرداخ شەربەتی خواردەوە. کامیان زیاتر لە 5 لە 8 شەربەت خواردیتەوە. هەتا بزانم کامیان زیاتر لە 5-8 دەبی ئەمن کەرتەکانی خۆم ژێرەکەیان بکەمە 8 دەنا ناتوانم بەراورد بکەم. هەردوو کەرتەکە دەبی ژێرەکەیان ببیتە 8. 1/2 ژێرەکەی کو دەبیتە 8. 1/2 ژێرەکەی ئەوها دەبیتە 8. ئەگەر ئەمن کەرتەکەم سەرە و ژێری جارانی 4 کرد کاتە کەرتەکە دەبیتە 4/8. کەرتەکەی دیکە سەرە و ژێرەی جارانی 2 بکەم هەتا بزانم دەبیتە چەند بەسەر 8 دەبیتە 6/8. بێگومان 6/8 یان 6/8 گەورەترە لە 4/8 وە گەورەتریشە لە 5/8. دەبی ئەمن بەراوردی بکەم لەگەڵ 5/8. چێ 6/8 خواردیتەوە کە گەورەترە لە 5/8 بۆتان. کەواتە وەڵامەکەم چییە؟ تەنیا بۆتان. بەڵام بێگومان ئەمن دەبی بچم ئەژمێرکردنی خۆم بکەم. پیشانی دەم کوو زانیم بۆتان 5/8 زیاتر خواردیتەوە. پرسیاری 37 جوان 9 دابەشچار مێوەی لیمۆی بەکارهێنا بۆ دروستکردنیش شەربەت. ئایا ئەو کەرتە نزیکە لە 2 یان لە 3 لیمۆی تەواو؟ هەتا بزانم نزیکە لە 2 یان لە 3 بێگومان دەبی دابەشکەم کەرتەکەی. ئەمن کەرتەکەی دابەش دەکەم 9 دابەشچاری دەکەم زانم چەندی تەواوە. 9 کە دابەشی 4 دەکەم دەبیتە 2 تەواو و چارەکێک. ئەوجە دەچم لەسەر هێڵی ژمارەکان دایدەنێم 2 لێرە 3 لێرە چونکە هەتا بچمە لای ڕاست ژمارەکان گەورە دەبن. ئەوجا ناوەندی 2 و 3 بێگومان دەکاتە 2.5. کەرتەکەی منیش لە 2.5 بچووکترە 2 چارەکێک دەکاتە ئێرە لێرە لە مابەینی 2.5 2 1/4. کەواتە نزیکترە لە 2 هەتا ئەوەی نزیکتر بی لە 3. کەرتەکەی من 9/4. لێرە ئەوەی نزیکتر بی لە 3 2/3 چارێکە کە نزیکە لە 3. بەڵام من تەنیا 2 1 چارێکم هەیە. کەواتە وەڵام چییە؟ نزیکترە لە 2 لیمۆی تەواو. پرسیاری 38 چۆن دەزانی چۆن دەتوانی بزانی کەرتێک گەورەترە لە 1؟ ئەگەر تەماشای کەرتەکەم کرد دیتم سەرەی کەرتەکەی گەورەترە لە ژێرە یەکسەر دەزانم کەرتەکە گەورەترە لە 1 بە پێچەوانە. ئەگەر سەرەکەی کەمتر بوو لە ژێرە یەکسەر دەزانم کەرتەکە گچکەترە لە 1.
خوێندکاری ژیر لێرە هەتمە کۆتایی لاپەڕا 107 هەتا دێمە کۆتایی ئەو وانەیەش هەتا وانەی داهەتوو هەر بژی.